دوای ئەو هەوڵی کودەتایی ڕۆژی شەمە لە ئوردون شکستی پێێنرا، ئێستا وەڵامی ئەو پرسیارەی کێ لەسەر ئاستی وڵاتان لە پشت ئەو ڕووداوەوەیە، بەتایبەت کە هیچ ڕووداوێکی سیاسی یان قڵبوونەوەی سیستمی سیاسی لە گیان و بەتایبەتی تریش لە خۆرەڵاتی ناوەڕاست ناکرێ بەبێ دەست لە پشتدانی لانی کەمی وڵاتانی دیکە بەڕێوە بچێت. ڕۆژی ڕابردوو ژمارەیە کەسایەتی لەوانە باسم ئیبراهیم عیوەزەڵڵا، سەرۆکی پێشووی دیوانی پاشایەتی و شەریف حەسەن بن زەید کەسایەتی دیاری بنەماڵەی هاشمیەکان و چەند کەسێکی دیکە بە پاساوی پاراستنی هێمنایەتی کە ناوەندەکانی هەواڵ بە هەوڵی کودەتا ناوی دەبەن لەلایەن هێزە ئەمنیەکانی ئوردونەوە دەستگیر کران. بيان صادر عن رئيس الأركان هەوڵی کودەتاکەی ئوردون ئەمیر حەمزە بن حسێن زڕبڕای شا عەبدوڵڵای دووەم تێیدا تۆمەتباری سەرەکیە و ئێستا لە ماڵەکەی خۆیدا لە ژێر نیشتەجێی زۆرە ملێدایە. تایبەت بە پرسیەوەی کێ لە پشت هەوڵی کودەتاکەی ئوردونەوەیە، ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرۆنۆتی قەوارەی ئیسرائیل دوو دەوڵەتی کەندا و بە پاڵپشتی و دەست لە پشتدانی ئەو ڕووداوە ناو دەهێنێت. ژمارەیەک سەرچاوی دەستڕۆشتی ئوردون بە ڕۆژنامەکەیان ڕاگەاندووە کە بە دووری نازانن محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە و گەورە بەرپرسێکی دیکەی وڵاتێکی دیکەی کەندا و کە پێشبینی دەکرێت محەممەد بن زایدی شازادەی جێنشینی ئەبوزەبی بێت، زانیاریان لەسەر هەوڵی کودەتاکە هەبوو بێت. بە پێو شیکاریەی سمداربێری ڕۆژنامەنووسی ئیسرائیلی لە یەدیعۆت ئەحرۆنۆت بڵاوی کردوتەوە، لە ماوەی کەمی ڕابردوودا شای ئوردون بە ئیسرائیل و دەستگای هەواڵگری مۆساد و هەموو لایەکی وتووە کە متمانەی بە کەس نییە و بەردەوام کار لەسەر سەقامگیری دەسەڵاتەکەی دەکات. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووە کە کۆشکی پاشایەتی ئوردون گومانیشی کردووە کە سەرۆکوەزیرانی قەوارەی ئیسرائیل لە ڕێی دۆستە نوێیەکانی کەنداوەوە دەستی لە ڕووداوەکەدا هەبوو بێت. وردەکاری ژیان و شوێنی ژیانی ئەو کەسایەتیە سەرەکیانەی لە هەوڵی کودەتاکەی سەر شای ئوردون دەستگیر کراون، پشڕاستی راپۆرتە ڕۆژنەمانیەکان دەکەنەوە بەوەی کودەتاکە لە دەرەوەی خاکی ئوردونەوە نەخشەی بۆ کێشراوە. باسم ئیبراهیم عیوەزەڵڵا سەرۆکی پێشووی دیوانی پاشایەتی ئوردون کەسایەتێکی سیاسی و خاوەنکارە، ئێستا سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای توموحە کە بارەگای سەرەکی لە شاری دووبەی ئیماراتە. شەریف حەسەن بن زەیدیش هەرچەندە یەکێکە لە کەسایەتیە بەناوبانگەکانی بنەماڵی هاشمیەکانی ئوردون، بەڵام ئێستا لە سعودیە نیشتەجێیە و جگە لە ڕەگەزنامەی ئوردونی خاوەنی ڕەگەزنامەی سعودیشە. تۆمەتبارکردنی ڕیاض و ئەبوزەبی بە هەوڵی کودەتاکەی ئوردون لە کاتێکدایە لە ساڵی 2013 بە پشتیوانی هەر یەکە لە سعودی و ئیمارات کودەتای سەربازی بەسەر یەکەم حکومەتی هەڵبژێردراوی میسردا کرا. لە ساڵی 2017 ئەگەر وەزیری دەرەوەی ئەمریکا نەبوایە، دوور نەبوو هەر یەکە لە سعودیە و ئیمارات و بەحرەین بەهێزی سەربازی پەلاماری قەتەر بدەن.